غزل زاخم ايش حزلقه لياكم خدها مش حاجيت باش شخصيك تاع هي زور باولنا قصو خو مثلا بجي خولو قال بجي خولو جارك هذا مو سليمانية ما بكردي قصة كردن قلت كاكاتو بانجليزي قصة دكي پرشیلانو مرگوچی من از چه بگیم جمن دیری از چه بگیم دشمن دیری بۆهۆی جوانەکەی و پێی ئەڵێن زاخۆیە دەلال خەڵک لێرە زۆر قۆمەڵایەتی و قسە خۆش تۆزێک لە قسەکردندا خێران بەڵام زۆر لێیان دێت جا لەوە تەنانەت بۆ بازارکردنیەکی ئاسایی بۆ بازاری کەڤن لێرە جلوبەرگی کەشخە و جوان لەبەر دەکەن زۆربەی ڕۆژەکانشیان جلی کوردی لەبەر دەکەن هەرەوەندە نیە ئەگەر هاتو ڕۆژێک هاتی بۆ زاخۆ قەت نەکەی بڵێ لێرە خەڵک ناناسن چونکە ئەگەر بە زۆریش بێت بۆ میوانداری چەک بانگت دەکەن زاخۆ هەر ئەوەندە نیە دەیان تایبەتمەندی دیکەی جوانی هەیە لە ڕەمەزاندا ئەم جوانیانە دەبێت بە دوێندا لەگەڵمان نابێت. زاخو خوش جهه میرانه جهه ظلامانه پرا دلاله زاخو هر خوشه تایبەتمەندیەکی هەیە زۆر تایبەت بێ خودم هم کارمندی که تیدا هایی وەکی همه وقت حمیه وەکی چه؟ همه وقت حمی تشتی تیدا هایی میوان دۆستن مهبان دوستن برا دوستن همی شکلایی تیدا همی باشه ئەی خواردن خواهان همه حمیه خوانوا چی دروستەکەم؟ خود همی تشتی دوستت کن با مهبانی خواه شەوانی ڕەمەزان چی دروستەکەی بۆ ماڵەوە بۆ ئێوارە؟ خود بۆ ماڵاژێک خودی تەخسیناکەن بۆ فەقیرا بۆ ئێتیما بۆ هەمی کەسی ئەی بۆ پاشێو پاشی بێجەم ڕادبی پاشی بە خۆت خۆی مەلایمە کەبارێت کەتەم ڕادبین چ خواردنێک گەلێکی خۆشە خودی خوانەوەن هەمە خۆشە هەمی خۆشە کەباب خۆشە گوشت خۆشن مریش خۆشن مریشێک هەمی تشتێوان چاوا چێتکەن مریشک چاوا چێتکەن قەلیە چاوا چێتکەن قەلیە گوشتی خودی هیکێ و دێ تازە قەلیە سپیە دێ داینێستا کوچکێ و دێ تازە کەلت و دێ بە ئەوە خۆ حشک بت و زوها بت و بتقەر خوش ئێستا حەز لە قەلیاکەم خودم حەجیت گەلک خۆشی بیشتە ڕازی بت گەلک سپاس دەکەم مەمنون بیشتە ڕازی لە دووهۆک زۆر نزیکن کەچی هەندێک جیاوازی هەیە لە شێوازی قسەکردنتانە والله توزێک هەیە بەڵێ هەیە چییە بۆ نمونەزاتێک؟ مەسەڵان دووهۆک دەڵێن قاما دیمە دەڵێن ڕەخیدی ڕەخیدی قوتان بێژن قوتان یعنی لێخستن ئۆکەی قوتان ئەو بێژن دا قوتم ئەم دەڵێم لێخستن میوانێک بێت لێرە دەبێژن فەرموو چایەک بخۆ ئەوە زۆر بەناوبانگەڵە لێرە ڕۆنەی ناسیێڵە وەرە فەرموو چایەک بخۆ بەڵێ ئەو شتانە لێرە زۆر یعنی هەیە ئەو شتانە هەیە ئەوشلەن زۆر هاندەری یانەی زاخۆن زۆر بەڕەحوجا وەرزش بە گشتی هەموو بەڵێ بەڕەحوجا زاخۆیانی جلوبەرگی کوردی ژنانە جوانترین شتیوانیە لە کوردستانە دەست ناکەیت. سەلام عەلەیکم سڵاو چۆنیت؟ ئەحواڵەت چۆنە؟ ئەخبار باش بی. تایبەتمەندی جلەکان چییە؟ خودی تایبەتمەندی جلە ڕەنگن ئەنی هەر جلێکی ڕەنگی خۆ تایبەت هەیە لێرە ڕەنگاوڕەنگ زیاتر بەکارێنێت لە بەشێکی شارەکان تا ڕادێک ڕەنگی ڕەش و قاوەیی یان زۆر سادە بەڵام لێرە زۆر بریسکاوی زۆر چنراوە زۆر وردەکاری تایە بەسێکە وردەکاریانم بۆ بکە ڕنگ ینی لێرە تایبەت مگوت ڕەنگت خۆ تایبەتێت هەین مەسەڵەن تشتاندا ڕەنگ تا گوتن قەهوەیە کەسکە منتاقێت ما
منطقه ما بتایبەت سۆر چیت ماڕۆنی زیاتر ئەو ڕەنگانە زیاتر ئەو خاصیت ڕەنگە دەچم بالێ هەم بۆ ڕۆژانەش جلی کوردی لەبەرەکەن بالێ پێم بڵێ ئێستا لەم شانەی ڕەمەزانە چەنە خواستی لەسرە خودی ڕەمەزان زۆر خۆستن ساجرکت کوردیایی تایبەت ڕەمەزانێ بوو جەژنێ بوو نەورۆزێ عنی زۆر وان هەیڤۆدا شەمی هەیڤیدی پتر سارفی جرکت باشە بۆ ڕۆژانە ژنانی زاخۆ بۆ ڕۆژانە شتی تۆزێک بارزەکەن یان سادە خودی بچێک بارس کاگوڵات ئەو نێنیە چێوای کردەوە هەموو خەڵکی زاخۆ بە گەنج و پیر و مناڵەوە هەندەری یاری بن بەگشتی و بە تایبەتی باڵپشتێکی زۆر باشی یانەی زاخۆ بن بیەکەم جەمەوارل سەرانسەری جیهانێ ڕاستیژێک نەخەڵاتێکی بچیک بیوەرگرتی شانازێکی گەورەیە هەموو هەرێمی کوردستان بۆ هەموو خەلکی کوردستانێ بۆ هەمی خەلکی کوردستانێ ڕاستیژێک ئەوە زاخۆکیری نەکەم بی ڕاستیژێک اش بەرهەندێ vêgavêk و خەلکێ زاخۆ خۆش هیچ تشتێکی نەمایەلوی باژێری ڕاستیژێک یعنی ئەشێن بێژم تا جادە و سیک و باژێرە زاخۆ بگەڕێ بەحز بەحسەیانەوە زاخۆوە ڕاستیژێک هەمیت عاشقی vêyanê بینە و ئەم ئەچێن بێژم تا ڕۆژانەیەکە ئەسنەیان ڤیاریگە هەیە بهێنا منایەتن تل زاخۆ هەمی بگەڕێ چ سەحبەت نایە نەکردن سەحبەتا نادی زاخۆ پێوەتر و ئەمیت عاشقی vêyanê بینە بخودێ ئەچێن بێژم تا ئەم شێ ڕەحاخوا جانێخوا گووری vêyanê بکەن هەر ببێنن شەوانی ڕەمەزان چۆن یاریەکان بەڕێواچێ و هەندەران لەکوێ کۆ بنەوە زیاتر چی ئەەکەن خوشترین شەف ئەون کو شەوێت ڕەمەزانێ وەختی یاری ڕاستیژێک و ئەو کاتێکە زاخۆ یاری هەیە لەگەڵیان جەمارە خوا بێ بەهەر ناکەنە ڕاستیژێک شەوێت ڕەمەزانی دێخواش بنام دێ شاشا بوانە داینم باژێ زاخۆک و تەماشای یاریە بکەن وەختی خوا هەر یاریەوەت بورینە ڕاستیژێک سیکێدا ئەم هەمی جەماوەر کۆمت بن بەحسێ یاریزانات کەن بەحسێ مدەڕەبێت کەن بەحسێ کارگیریت کەن یعنی بەحسێ لەعبێت کەن الفي باژێری چ سەحبەت نایە نەکەێنش سەحبەتە زاخۆ پێوەتە دەست خۆش کاگوڵات زۆر سپاس دەکەم خۆشم هەندەری یانەی زاخۆم لە ژلەن کە قسێکی زۆر باو هەیە ئەڵێن زاخۆ عشقا بێ دوماهیک درستە؟ وڵی زاخۆ عشقا بێ دوماییکە هەموو ڕاستیژە شەوانی ڕەمەزان زاخۆ چ تایبەتمەندێکی بەێ بخێر بێ زاخۆ هەمی بوارەدا تایبەتمەندیە خۆی مانگە ڕەمەزانێ زاخۆ تایبەتمەندیەکی هەی زاخۆ پێک بێت بێتە باژێرەکێ هەمە هەر توش سەرێ زاخۆ بێ تو دێ هەستپێکی کولڤێرێ یهاتی گوهۆڕینێ مانگێکی نییە هاتی مانگە خێر و بەرەکەتێ هاتی هەریش دەرگەهی زاخۆتێتە خەملاندنێ و مزگەفتێ زاخۆ هەریش مەغرب پێوە هەر گەل فەتارە پێوە ئەو مزگەفتە vekirîne û rewhaniyeteke tayb ev bajêrê he bajêrê zaxo bajêrê dîndaran e yanî dînê digirtîn bi fîtra fitarekê hey xelkî li vêrê nanî dixwin nanekî sibik wekî qespekê û çekavê dêçin dê ji vir ve dest pê dikit terawîh terawîha dest pê dikit û bi rastî jî her çekeke tiyazana bit yan rêveberiya ewqafê bit برنامجê taybet yê têr û teselît heyî bo Remezanê ji muhadara bigire اش آهنگت آینی بگره اش مدیحه و سروده بگره یعنی باجری تو پید حسیب و هی وکی شو میشه هنگوینی نارا وستد حتی رمضان بدو ماهیتن بله باش لا زاخۆ یان نزیکی چەند مزگەوتەیە و ئەم مەراسیمانە لە هەموو مزگەوتەکانی تری زاخۆ بلی هر چند مزگەفتەنە زاخۆ دور و بەرێت زاخۆ ئەف مەراسیمە بۆ هەممی مزگەفتە وەسان هەر مزگەفتێکی چەندی بچیک ژبت کەوە تو بچیوێ مزگەفتی دەبەرێ خۆدیە کوی هاتی گۆڕینێ نەمایە وەک هەیوێت بەرێ زاخۆ یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەی پێکەوە ژیانی تیا زۆر بارزە لە مانگی ڕەمەزانە ئەم پێکەوە ئەم سەرفرازی نەبوێت چەندێ باوەڕ بکرد زاخۆ یعنی خۆی تەعالە کرەمەکرد گەلمەکری ئەف پێک بە ژیانە ئەم یعنی نافێکدا چی مەسیحی بێت یان چی یەزیدی بێت یان چی ئەرمەن بێن باوەڕ بکە ئەمت مەحەلێکێدا گەلێک جارە ئەم پێنەت حەساین إلا هكر مازاني باب ناف مناس كربا الجل منا جلك ريزيل مدقرن
السلام عليكم. شلون الحاجي؟ أحوالك شلونه؟ داني شلون توزي؟ تندرستي شلون حاجي؟ الحمد لله. لقى رمضان جلج شلون؟ باشا الحمد لله. لقى البارشيو خلق بتشيو مشغولة. خودی نسبت رمضان برای رمضان برای دان بن حتی دمی پاشی براد میگه نوشته نینا بو خود عالم میتل با کرنشا با سیکا با دو با شیخانا حتی دمی پاشی بده پاشی با خود میجاس هر کی نشنی کاپالده برای تشته نبی برای دان بن دمی پاشی بیان ملا دان داهرت خدان دار رابن دا پاشی با خود نمیش که دان بگه الله نمیجاس هر کی نشنی کنه هم روز دی بو ام بازار و بو کورنیش. ابد ان شاء الله هر روز تیم چما پرا دلالو امت پیر وینم میگه جریان بوما باشه جریان بوما باشه خودش راضی بتن حاجی راست الان خلکی زاخو زور چاخورن حزیانه چایم. والله چای خوارن زور راستی ام گلک چای بدخون تو چند چاخوی روزه؟ والله روزي معدل احتمال حتى 15 چای بدخون ای ماشاءالله. ای تو حاجی؟ خودی هم اج نفسی و صحت حتی مسیحی حتی نیبونی رو چما ماجا کده حتی بگم ای تا پرشو چند چاخون رمضانه؟ خودی هم یه چیکار کیش گله هر چای ای وای لبروی چگره چند تو چای جیب خودی چیکار کی باید چهار تا چیکار بیشی کا چای کدی بینا علی خود چای شیرین یا طال؟ والله ام خد عليا طال. خدا چطور شیرین آخر؟ علی خود یا خود استان خود. جلوبرگی خلکی زاخو زور کش خو جوانن. جلوبال دو سه تخمه جلوبال قوي هنا شالو شوبك هنا وقماشي هيا ويجي بانطلون عادينا شالو شوبك هنا بكر باجينا وهنا سماوينا وهنا باش بازن وهنا شيخورينا قال الرعد اساوي تو لبرتاع زور جوان. اما تشي بيلن اما هو شويتك شوتك؟ هو قماش او معناه هي او جريانا؟ هو جناح معناه؟ هو معناه دي هاري كو تخليته خو عادته دي عادتي زاخو چونه؟ هو صح هو خاص زاخويا. تو بو پیاسه هاتی با بازاری کن؟ بله بو یک بازار جلی کردی لبرکه آخو خوش هم على دوام سومه هم المولي والسيكي والجامع هم على دوام البوسمه ابي بو چی آدای ما حزکن کش خو جوان خوتام مگورن والله بانيخ كشخي قال توزه هي وجب حشته هوتا خدت على حشته توزه هي تكتب بگوان. على دوام تخرج جمال كي توزه كي كنا بمريض بخلك حشتنا كتو قش وجب حشته هوتا زور راسته. حاجی بس کی شوانی رمضان بوکا. رمضان يا خير وبركاته الان خلکی زاخو لرمضان خیر و خیرات زور زور اکن. قالت بو چی؟ والله بو هيك او تایبت من دیه ویا؟ زنجين وحوله واخواشنو وزنجين ما بوشنو ومسؤولين ما الحمد لله. الحمد لله دولة زي خود بهدار الشيخ وباشا هجا تزاخد بين زور الشركة جوان زاخو. والحمد لله باشا چقسێک هەیە زۆر بەکارهێنن لە ناو خۆتانە. خالو ومامو مامۆ بێکتریڵن خاڵۆ مامۆ خالو ومامو برا وخويشكو دايكو بابو ئەڵەن خەڵکی زاخۆ زۆر نوکتەچی و قسە خۆش و گاڵتۆ. قال خالك زاخد نار مرحاتا جوميلا حش بيونيوت كان حاڵەتەن تەندروستی چۆنە؟ سلامت خواهر باشی. سرچاوم سلامت پێم بڵە بازار چۆنە شەوانی ڕەمەزان قەرەباڵغە؟ والله شوان رمضان سحاریا هیچ نینه و شوه زور به زور خوش که حتی درنگیش والله افسی که اخلبه گنجت اینو چن و خارن گاز دین بره و این ساعت کم بازاری او حتی نزیک عیدت مشنی که اشیاد کرن و تشتت کرن نزیک عید ایشالله تشتت خوان کرن حەزرەکەن جلوبەرگی مۆداکەن زیاتر یان جلوبەرگی کوردی؟ نه والله جلو برکه حاضر لبرد کن بۆ ناو بازار یان بۆ نەورۆز؟ بو نوروز جلی کردی جلی کردی مانه او جشنه دو جشنه جشن رمضان و جشن نوروز نەورۆز ئەردیکان پێکەوە. ئەڵەن خەڵکی زاخۆ زۆر گرنگی بە بابەتی جلوبەرگی کەشخە و جوانەدا. آره والله زور بە تایبەتی گەنجەکان. آره والله زور بۆ نه چیە؟ گنجکان تنی ظلام مازن جی بگوان. ظلام مازن جی زور حش جلوبرگ بله زۆر ڕێک و پێک و بله. کرا و دایمە کەشخە و جوان دەرکەون. حتا ئەگەر بۆ پیاسێکی کورتیش بێن بە ناو بازار آره والله لازم لیک دای بو ریکو پیک بتن بۆچی وایە؟ والله حش خوا کرینه ئەوە و تایبەتمەندی هەموو خەڵکی زاخۆیە همو کچەکانیش
والله کچکان و ناڵە کره هەمیش. آره والله زاخۆ خەڵکی زاخۆ زۆر گرنگی بە پاراستنی ئەو شتە مێژویانادن کە تایبەتن بە شارەکەی خۆیان. جا کاک محەممەد بنمونە قشڵە یەکێکە لەو شوێنانەی سە دوای نوێژەنکردنەوە بەڕاستی هەر حەزەکەی بەردەوام ببینیتەوە لە ناویە ئەچیتە هەر ژوورێک شتێکی تایبەت هەستەکەی چیرۆکی زۆر لە خۆگرێ. ئەجا باسێکی ئەوم بۆ بکە هەم زاخۆ بە گشتی چەند شوێنەواری زۆر تایبەتی هەیە بە تایبەتیش لەنێو هەمویاندا قشڵەی زاخۆ. سپاس بۆ دەبێت دەرفەتێ باژێرە زاخۆی کشۆن باژێرێت چینەواری ناوگەلەکەڤنە ینی پشتی هەلکولینێت چینەواری قشلا زاخۆ یان کەلها زاخۆ قەلا زاخواتی ئەنجامدان مێژوێ دەرکەت بۆ بەری 6500 ساڵاش بەری زاینێ کو دمهێک سەردەمی مێژوو مەل وێرە دیت ئەمشێن بێژین ئەوە 8000 ساڵ بەێ ئەوە 2023-24 وێشتا دیراست و کولینە سەروان پارچە گوزایت ماین و ئەو پیکر و او تشد مدیتین الویره بردامی ام نکدینه خواندنوانا الویره وقتی دو 8000 سال وی گزیرت الوی جهیجیان بردامی آخوی های نه بس کل هزا خو اول به امشین بیجین اف جهت گرکت کردن و سنور اداره سربخوی هزا خوجیک منیزی که 400 جهن سایت و جهن شینواری میتین هر حتی بو چرخت بردینیت کردن الزفران حتی همین چرخت میجویی رمضان هی با خیرانه هی با هاتی خار قرآن لیلة القدر تدانه قرتراج هزار هیبان رمضان هی با خیرانه هی با هاتی خار قرآن ليلة القدر تدانا خرتراج زار هيوان بقرا ريكا خداي خو بحشتي بك رزقي خو بقرا ريكا خداي خو بحشتي بك رزقي خو بقرا روجيت رمضاني خديك أو سلطان خديك أو سلطان خديك أو سلطان بقرا روجيت رمضاني خديك أو سلطان خديك أو سلطان خديك أو سلطان دهنو برسا رمضاني مصر طاعة خيرا شقول نهار حيفا قشكت إيماني دي بتنتيرا دهنو برسا رمضاني مصر طاعة خيرا النهار حيفا قشكت شيماني دبت انتيرا مدرا روجا محشري تشكر بت تداري مهدرا روجا محشري تشكر بت تداري بقرا روجيت رمضاني خديك أو سلطان خديك أو سلطان خديك أو سلطان دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن یا شێخ خەڵکی زاخۆ زۆر شانازی بەم گروپەوە کات ئەجا یەکەم پرسیار ئەوە بوو هەموو گەنجەکان خەڵکی زاخۆن وانە بەڵێ چۆنە گروپێکی ئاینی کە مێژوێکی زۆر کۆنی هەیە پێشتر کەسانێکی زۆر ناودار تێدا بەشدار بوون ئێستا ماشەڵڵا هەمویان گەنجن و سرودی جۆراوجۆر و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانە شتی زۆر تایبەت پێشکەشەکان ئێمە لە ساڵی 1996 ئەم تیپەمان دەمەزران 12 کەس بین وامانزانی خەڵکی شاری زاخۆ زۆر حەزیان لە سرۆد و ئاین پەروەرە و خەڵکی زاخۆ شاری زاخۆ بەخۆی شارێکی ناودارە بە دەنگوتن یعنی حەزیان لە دەنگبێژیە مەبەستە گوێگرێکی باشن بەڵێ بۆ سرودی ئاینی تایبەت
سرودی ئاینی حەزیان لە مەولودە و حەزیان زۆر لە باب و باپیری خۆمان مان بیستووە و مان دیتووە کە بەردەوام مەولود یان دەیناتووە و عەزیمە و ڕێز و احتیرام و زێدە زێدە کە اهتیمام و زێدە زێدە قبولی ینی مەولود و شعائری ئیسلامی لە کنیان زۆر 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 گرنگیەکی تایبەت هەبوو هەرچی بڵێم خەڵکی زاخۆ ئەوها بن لە ئەو زیاترن هەرچی بڵێم باش بن لە باشی زیاترن بەڕاستی ینی نەکە من مەدحی خەڵکی زاخۆ دەکەم بێژم خەڵکی زاخۆ خێرخواز بن لە خێرخوازی دەرباز بووینە بێژم بڵێم چاک بن لە چاکی دەرباز بووینە بەخوا بەڕاستی ینی حقیقەت دەکەم نه من مەدحی شاری خۆم دەکەم یعنی کە مەدحەکە بوو شاری خۆم دەکەم کە بڵێم جامێر بن و چاک بن و دیندار بن لە جامێری و چاکی و دینداری دەرباز بووینە لە مەرحەلەکی بەرزەترن بەڕاستی یعنی بێگومان خەڵکی چاکەکار خەڵکی چاک بەخشندە خێرخواز جامێر دین پەروەر وڵات پەروەر خەڵکێکی یعنی نازانم چۆن وەسفیان بکەم بەڕاستی حقیقەت یعنی لێ بێوەر بمێنن بۆ کوردستان کەی کە جەنابی سەرۆک فەرمووی وتی زاخۆ زاخۆیە یعنی نەتوانی فەسڵ کە جەنابی سەرۆک نەتوانی وەسفی زاخۆ بکات چۆن من دەتوانم وەسفی زاخۆ بکەم زاخۆ هەر زاخۆیە بەڕاستی ینی نەمەدحی شاری خۆم دەکەم یا شەخکیان زۆر زۆر سوپاس هەمووتانمان کردە ئازێتەوە ئەمڕۆ سپاس بۆ خەڵکی زاخۆ سپاس بۆ خودی زاخۆ بۆ ئەم کۆڕنیشتە جوانە بۆ ئەم هەموو سروشتە جوانە ئەم کەشوها زۆر تایبەتە ئەگەر دووبارە قسووریمان عافوو بکەن و ڕۆمەزانشتان پیرۆز بێ و هیوادارین هەموو ڕۆمەزانێکتان بینینەوە و بە سرودە جوان و گرنگەکانتان میوانداریمان بکەن دووبارە سوپاسی جەنابتان دەکەین و سوپاسی هاتنی جەنابتان دەکەین و ڕەمەزان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز بی و هەموو جیهانی ئیسلامی پیرۆز بی و سوپاسی ڕێبەبەری ئەوقافی دەگین مامۆستا شێخ نایم گەلک پاڵپشت و پشتەوانی ئەمەیە سوپاسی ئیدارەی سەربەخۆری زاخۆش دەکەین ڕاستی دام و تەرژیعکی زۆر بۆ ئێمە دەکات و دەست بە سرودەکەی دەکەین بۆ لای کاک مەحموود بێگومان فەرموو ڕووناهی یاد و جیهانانی ڕێبەرێت و ڕێبەرانی ڕووناهی یاد و جیهانانی ڕێبەرێت و ڕێبەرانی خاتەمی پێغەمبەرانی حەبیب و مەحبوب محەممەد خاتەمی پێغەمبەرانی حەبیب و مەحبوب محەممەد صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم فاسناء الله أكباري ساقي حوض كوثري فاسناء الله أكباري ساقي حوض كوثري برفاني لمهداري حبيب محبوب محمد برفاني للمهداري حبيب محبوب محمد صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم خدا روشتی تو پاکی ترک مکروناهی خدا روشتی تو پاکی ترک مکروناهی جنتی بوم پیدا کی حبیب محبوب محمد جنتی بوم پیدا کی حبيب محبوب محمد صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم مكة ومدينة جت أقرب بي
مكة ومدينة جدة قريبينا وديدنا ترسول شفنا بتبينا وديدنا ترسول شفنا بتبينا محمد بيغمبر خير العالمين محمد بيغمبر